بینرانی بەڵێ سڵاوتان لێبێت. ئایا پەیوەندی دەسەڵات و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان چۆن پەیوەندیەکە و لەسەر چ بنەمایەک دامەزراوە؟ ئایا دەسەڵاتە هەوڵی قۆرەخکردن و دەستەمەکردنی ڕۆشنبیران دەدا یا ڕۆشنبیرانە خاوەنی دیدەشی واقعی و بابەتی نین بۆ دەسەڵات و ئەزمموی حکومڕانی کوردی؟ ئایا ڕۆشنبیرانی ناو حیزب ڕۆشنبیرانی دەستەمۆکراون و وەزیفەیەکی سیاسی ئایدۆلۆژی بەرشەوەند خوازانە لە ناو حیزبا بەڕێوە دەبن یان ممارەسەی ئەرکێکی نیشتیمانی و مافێکی سروشتی خۆیان دەکەن؟ ئایا ڕۆشنبیرانی دەرەوەی حیزب خاوەنی دیدی زانستی و ڕاوی بابەتین بە واقع یان زۆر ڕخنە و تێزی ڕخنەگرانیان لە ئەنجامی هەستنەکردنە بە پرسیارەتی بەرامبەر بە واقع و کۆمەلگا؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری هەردێک لە بەڕێزان عەبدوڵڵا سلێمانمان کردووە سەرپەرشتیاری بەشی ڕووناکبەری مەکتەبی ڕێکخستنەوەیەکی نیشتیمانی کوردستان و ئاوات محەممەد نووسەر ڕۆشنبیر بەخێربێن. بەخێربێن. سەرەتا لە جەنابەتەوە دەست پێکەم کاک سلێمان. ڕخنەیەک ڕاستەی بەشێکی گرنگ لە ڕۆشنبیرانی ناو حیزب و لە میتۆدی مامەڵەکردنی ڕۆشنبیران حیزب لەگەڵ ڕۆشنبیران ئاکرێ ئەوەیە کە ڕۆشنبیران بەردەوام نێچیرێکی دەستەمە نەکراون بۆ حیزب و حیزب دەیەوێت هەموو ڕۆشنبیران بخاتە ناو چوارچەوەی خۆ و دەستەمەوەیان بکە و ئەو ڕۆشنبیرانەی کە لە ناو ئۆرگانە حیزبەکانە کارەکەن و تەنزیلاتی سیاسی بۆ حیزبێکی دیاریکراوەکەن ئەوانە ڕۆشنبیرانێکن دەستەمۆکراون. تێگەشتنی تۆ لەم بارەوە چییە؟ سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیدا من پێما بە قسەکردن لەسەر ڕۆشنبیری کورد و لەسەر حەزبی کوردی بە شێوەیەکی گشتی دەبێت قسەکردنێکی جیاواز بێ لەو ڕوئیا و ڕوانین و مەدرسە و فکریانەی کە لە ئەوروپا و لە دنیادا سەبارەت بە حەزب و سەبارەت بە ڕۆشنبیر گوتراوە تا ئێستا. ئێمە لە کوردستاندا خاوەنی تایبەتمەندی و خصوصیەتی خۆمانی و کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ڕۆشنبیری کوردستان و ڕۆشنبیرانی کوردستان و حەزبی سیاسی کوردستان حەزب سیاسیەکانی کوردستان جیاوازیەکیان هەیە لەگەڵ ئەم نەمەت و فکر و لێکدانەوە و بزوتنەوە سیاسیانی کە باسییان دەکەین بەسەبارەت بە هێزە سیاسیەکانی کوردستانیش من پێما بێ جیاوازی لە نێوان هێزەکاندا هەیە لە ڕوئیا ڕوانینی هێزەکاندا هەیە لە هێزێکەوە بۆ هێزێکی دیکە تێڕوانینی ئەم هێزانە بۆ ڕۆشنبیر بۆ دەوری ڕۆشنبیر بۆ بەخشینی ئازادی بە ڕۆشنبیر و بۆ کاراکردن و جێهێشتنی بەشێک لە پانتایەکانی ناو حەزبی سیاسی بۆ ڕۆشنبیر لە حەزبەکاندا جیاوازی هەیە. من پێما بێ ئەوەندی من دەیبینم ڕۆشنبیر دەورێکی گەورەی هەبووە لە ناو حەزبی کوردیدا و ئەسڵان دەتوانم بڵێم ڕۆشنبیر حەزبی کوردی دروست کردووە پێش ئەوەی ڕۆشنبیر حەزب ینی بێتە ناو کە سیاسیەکاندا پەرسەندنی کۆمەڵایەتی و پەرسەندنی سیاسی لە ئاستێکی زۆر دووەکەوتودا بوو و فیداڵی خێڵ بزوتنەوەی خێڵەکان لە ئاستێکی زۆر نالەبار و نەهەمواردا بووە لەبەرەوە کاک سلێمان من قسە لەسەر هەلومەرجێکی مێژووی پێشتر ناکەم کە ڕۆشنبیران ڕۆلی ڕۆشنبیری سیاسیان بینی بێت وەکو سەردەمی مامۆستا برای محەممەد یان وەکو سەردەمی شێخ محەممەد کەژمالەی لە ڕۆشنبیر ئەحزاب دروست دەکەن قسەم لەسەر دۆخی ڕۆشنبیر و حیزب لە ئێستای ئەزمموی سیاسی کوردیە پێت وایە ڕۆشنبیر بەو معنایی کە ڕاستەقینەی کە هەیە بێت لە ناو حیزبا دەتوانێت ئەم ڕاستەقینەی خۆی ببینێەوە حیزبی کوردی ڕۆشنبیرانی ناو خۆی دەستەمەوە نەکردووە؟ تۆ دەتوانانی پێم بڵێ بۆ نایبینێ من دەتوانم پێ بڵم کە بۆ بەڵێ دەتوانێت ببینێ بۆ ڕۆشنبیر من لە ناوێزێکی وگەیچیتی نیشتیمانی قسە دەکەم من پێم بێ ڕۆشنبیر خاوەنی ڕوئیا و خاوەنی بیرکردنەوە و خاوەنی دنیابینی خۆیتە لە ناوێکی نیشتیمانیدا و ئێستا ئێمە بەشێک لە ڕۆشنبیران نام حەزبە بە شێوەیەکی ئەخلاقی و بە شێوەیەکی مەبدەیی بە شێوەیەک پرەسەپەڵی ئەم هێزە بۆ ئاراستە فکری و ڕووناکبیرانە تاو دەدەین و ئاراستە دەکەین کە خۆمان باوەڕمان پێێتی و هیچ ڕۆژ لە ڕۆژان ئەم هێزێک کە ئێمەش ئیشتیا دەکەین ڕێگر نەبووە لە بەردەم ئەو تێزە فکری و فەلسەفی و ئەو ڕوئیاڕوانیانەی کە ڕۆشنبیرەکانی ناو حەزبەکە ئێمە هەیە بۆ کەواتە من پێم وایە بە پێچەوانەوە نەک حەزب پێویستی بەوە نیە کە ڕۆشنبیری دەستەمۆکراوی هەبێ بە تایبەتی حەزبی مۆدێر و حەزبی زیندوو لەگەڵ لە بەرامبەردا حەزبی مۆدێرن و حەزبی زیندوو پێویستی بۆیە کە ڕۆشنبیری ئازاد و لیبراڵی هەبێ یەکێتی نیشتیمانیەک لەو حەزبانەیە کە من پێم وایە بەردەوام هەوڵ دەداوە هەوڵی داوە کە ڕۆشنبیرەکانی ئازاد بن لیبراڵ بن و دەستەمۆ نەبن چونکە ئەگەر ڕۆشنبیر لە ناو حەزبدا دەستەمە بکرێ و ئەم ڕۆشنبیرە بەو دەستەمۆکراوێ ناتوانێت بچێت ناو کۆمەلگایەکی زۆر سپاس کاکەوات حەزەکەم بۆ چووی تۆ سەبارەت بە پەیوەندی ڕۆشنبیر و حیزب بزانم بە تایبەتی حیزبێکە لە ئەزمموی حکومڕانیایەوە پێویستی بەوەیە هەموو کارەکان تەوزیف بکات بە خۆی پێت وایە حیزب لە ناو ڕۆشنبیر لە ناو حیزبە لە ناو دامەزراوەی سیاسیەکە خاوەنی چوارچەوەکی سیاسی و ئایدۆلۆژی خۆیەتی دەتوانێت ئەو وەزیفە ڕاستەقینەیە بۆ خۆی ببینێت کە پێویستە ڕۆشنبیر ببینێت. من سەرەتا لە خاڵێکەوە دەست پێکەم لە یەکێک لە تەڕحەکانی کە کاک خالیدەوە لەوێ کە باسی کاک سلێمانەوە کەواز لەو حاڵتاکای چێک لەوانە
مەسلەی ئەوەیە کە گۆڕانکاری هەیە لە قڕشنبیری حیزبێک بۆ حیزبێکی کە لە دیدێکە بۆ دیدێکیکە من پێم وایە کەلتورێک هەیە لە ناو حسابی سیاسی کوردیا کەلتورێکە کە مەسەلەن کەمترین جێگای کەمترین ممارەسەی گفتوگۆدایە لۆجێتی هەبێتەوە بۆیە مەسە سەیرەکەی لە ناو سەرجەم حیزبە سیاسەکانە بە کەس هیچ حیزبێکی سیاسی لێ بەدەر نەکەی سەیرەکەی ڕۆشنبیر ڕۆڵێکە بینێت ئەتوانی بڵێ جۆرێک لە بانگەشەی تیۆری بۆ بیرکردنەوەیکی دیاریکراوە کە حیزب خۆی هەڵگرێتی مەسلەی ئابوونی ئازادی لە بینی باڵێن لە بینی گروپێکە لە ناو حیزبێکی سیاسیە بەتایبەتی لە ناو کۆمەلگای کوردیا کە ئەو زۆر لە بیداتە زۆر باشی پێکە کە ئەبێت جیاوازی بکەین لە بینی حیزبی سیاسیە لە کوردستان و حیزبی سیاسی لە دنیای خۆرەوە ئەم جیاوازیەوەمان لێکە لەوە تێبگەن کە لە ناو حیزبی سیاسی کوردیا زەحمەتە ڕۆشنبیر بتوانێت ڕۆڵی بۆ ئاراستەیە باسی کرد کە شەرعەتە بەمانەوەی ڕۆشنبیر لە حیزبی سیاسی ناو حیزبی کوردیا نەک بە پێچەوە ئامنیژەمێ ئەو بڵم بالفعل وای ڕاستە لە ناو حیزبی سیاسی کوردیان ئەو ڕۆڵی کە ڕۆشنبیری حیزبی پێویستە هەیبێ ناتوانێت ڕۆڵاکتیڤی خۆی ببینێ بۆ لەبەرەوەی ڕۆشنبیرێکی ڕەخنەگر نییە دوم چاودێریش نیە بەسەر پارتەکەیەوە کە بتوانێت لە لەحزەکانە پارتەکەی هەڵەیەکی سیاسی هەڵەیەکی استراتیژیەکە جارشکەم ڕەخنەی لێ بگرێتەوە بتوانێت لەو ڕەخنەگرتنەوە بێنێتەوە سەر و ئاراستەی کە بتوانێت ئیش لەسەر ئەم حاڵەتە بکە بۆی کۆمەلگاش لەو حاڵتە ئاگادارکەوە حیزب لێرەوە بێ بە ئامرازێک بێتەوە ئامرازێک بەدەست کۆمەلگاوە بۆی بتوانێت لە ڕێم ئامرازەوە مەبەستەکان با بڵێن ئامانجەکانی کۆمەڵایەتی تێتیابێتە دی لێرەوە مەسەلەن سەرێکی جیاوازێکی گەورە هەیە لە ناو ئەو ڕۆشنبیرانی کە لە ناو حیزبکارەکەن ئەوانەی لە دەروی حیزبکارەکەن گرفتەکەش لێرە دایم ئەوانەی لە ناو حیزبکارەکەن بە شێوەیەک بیرەکەنەوە کە زۆری جیاواز نییە لە بابڵین لە کۆی گشتی بیرکردنەوەی حیزبەکەی کە زۆر جار ئەم سیاسەتە ئەم جۆرە لە ممارسەکردن لە ناو کۆمەلگا کەمترین جیاوازی شەبین لە ممارسەی کۆمەڵایەتە ئەمە چەکە لە گرفتەکە ئەگەر من لە حەزت دەسەری هەبێت بەڵێ من پێم وایە مثلەن ڕۆڵی ڕۆشنبیر لە شوێدا سنووردار دەکەێتەوە بۆ نمونە ئەگەر من ڕۆمان نووس بم یان شاعیر بم یان چیرۆک نووس بم یان لە بارێکی فکریدا ئیش بکەم یعنی یەکێتی نیشتمانی بە شوێدا ڕەخ لە من دەگرێت کە من ڕۆمانێک دەنووسم یان چیرۆشێک دەنووسم یان بەخشان دەنووسم یان ڕوئای شەڕخنەی بڵاو نەکەمەوە بەڵام کە تۆ هێزێکی سیاسی هەڵدەبژێری يعني ئەو کاتەوە کارکتەرێکی سیاسی بێگومان لە نێو کۆنتراکتێکی سیاسی دای مثلا بۆ نمونە هێزێکی سیاسی بیرباوەڕێکی سیاسی هەیە هەموو ئەندامەکانی ئەو ئەندامانەی کارکتەری ڕۆشنبیرن یان کارکتەری ناڕۆشنبیرن کارکتەری کۆمەڵاتین یان کارکتەری اقتصادین لە هەر بوارێکی ئەم کۆمەڵگایەدا ئیش دەکەن دوانجار بڕیانەداوە لە کۆنتراکتێکی سیاسیدا و لە مانیفێستێکی سیاسیدا ئیش بەنامە سیاسەکان بەرنە پێشەیە بەڵام یەکێک لە ماناحەرە دیارەکانی مەفهومی ڕۆشنبیر ئەوەیە کە ڕۆشنبیر کەسێک کە یابوونەوەرێکی ڕەخنەگر و چاودێریکەرە بەسەر دەسەڵاتەوە و پەنجەی لەسەر کەم و کوڕەکانی دەسەڵاتە لە کاتێکە کەسی ناو حیزب تەوجیه لە حیزبەوە وەرەگرێ و ئەرشی دیفاعکردنە لە حیزب بەڕێی من ئەم قسەی تۆ ڕاستە بەڵام من کاکە پێم خۆشم تێزێت بۆ ڕاستکەمەوە بۆ هەم ئەو برادرانی کە بەم شێوەی بیر دەکەنەوە ڕاستیکەمەوە ئەوش بریتە لەوەی کاکە ئێمە هێشتا لە بەردەم دروستکردنی دەسەڵات دەین هێشتا ئەم دەسەڵاتی کە ئێمە دەمانەوێت بە اعترافی هەمووە نەگەیشتون ئەوەی کە ناوی دەوڵەتی کوردی ناوی هەڵکشانی ڕوحی نەتەوایەتی کەواتە ینی ئێمە ئەزمونەکەین ئەمە تۆزی ئیسحافە بەرامبەرەوەی کە بڵێ تا سەدە سەڵات ئێمە لە دروستکردن مەرحەلەی دروستکردنی دەسەڵات دەوڵەت نمونە پێ دەوڵەتی هۆڵەندی 25 ساڵ توانی هەموو مؤسساتەکانی کامل کە ئێمە 20 ساڵە خەریکین هێشتا نەمانتوانین مؤسسەیە دروست ئەمە گرفتێکی گەورەیە تۆ دەتوانیت لە نوبەتی خۆتدا یعنی ئەگەر بێتە سەر پێبڕی من دەتوان پێ بڕم حەزەکەمەوە بەڵام بەرنامە نەخێر من پێم وایە حەق خۆم کە من قسەکە مێستا تەواو نەکرد بەڕای من ئێمە لە مەرحەلەی دروستکردنی دەسەڵاتێکی کوردی داین پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم دەسەڵاتە کوردیە بۆ قۆناغەت مێژوویە گەیشتووە کە ناسیۆنالیزم لە خۆراوە پێگەیشتووە و ئایا وەزیفەی ڕۆشنبیرێک بەڵام کەی پێگا بەڵام دوای ئەزمونێکی 20 ساڵەکەی پێگا من قسەکەی خۆم بکەم دوای وەڵامی جێنابش دەدەمەوە من کە لەناو بۆ نمونە من گوناحی من چییە کە من ڕۆشنبیرێک من ئەم کۆمەڵگایەدا بەڵام لە هەمان کادا وەزیفەیەکی نیشتیمانیشم لەسەرە بەڵام کەمان بەرپرسێتێکی سیاسیشم لەسەرە لە هەمان کادا لەسەرمە کە هەوڵدەم بۆ چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی بۆ ڕاقیکردنی حزبی کوردی بۆ گۆڕینی ئەم فۆرمە کلاسیکە لە حزبایەتی چونکە کاکە من پێم وایە بە هەڵەدا دەچین ئەگەر پێمان وابێ پەرسەندنی کۆمەڵاتی پێشپەرسەندنی حزبایەتی دەکەوێت لە کوردستاندا و پێویستە ئەمە بۆ زۆر باش لەمە تێبگەین پەرسەندنی کۆمەڵایەتی ناتوانێت ڕووبدا هەتا پەرسەندن لە حزبایەتی داڕوونەدا هەتا ئەم فەرمە لە حزبایەتی نەگۆڕین ناتوانین ئەم فەرمە لە کۆمەڵگا بگۆڕین بۆ معنایە تۆ ئەگەر ڕۆشنبیر لە ئەوروپادا قسەی لەسەر دین کردبێ لێرە کێشەی دینمان نییە ئەگەر ڕۆشنبیر لە ئەوروپا قسەی لەسەر دەسەڵاتی پارشا و پاپا و دەسەڵاتی
ڕەهای سەرکردە و سەرۆکان کردێ مە لە کوردستاندا ئەم چەشەمان بەڵە زۆر سپاس کاکەوات قسەت ئەزای چۆن گەڕانەوە بۆ 200 ساڵ 300 ساڵ لەمەوە بەرەمە قۆناغێکە تێپەڕی ئەو هەموو بەرهەمە فەلسەفیە لە سەرەتای ڕۆشنگەریەوە بۆ سەردەمی مارکس بۆ دوای مارکس بۆ مۆدێرنە بۆ پۆست مۆدێرن ئەمە هەمووی با بڵێن بەرهەمی مرۆڤایەتیە خۆ ئێمە کرێت سوودێک لەم هەموو بەرهەمە ژوەرگرین لێرە بتوانین کاری لەسەر بۆ ئەبێ ئیلا هەموو قۆناغەکان بە قۆناغبەندیت پیا تێپەڕین اینجا بگەینە قۆناغێک بڵێمە ون گەیشتمە قۆناغی ناسیۆنالیزمێکی پوخت و ئەو گەیشتم ناسیۆنالیزمێکی تەواو پیتر لێرە پێویستە من دەستکرێ بە ڕەخنە لێگرتن لێم و دەستکەم بە بەهانگاونان گرفتی ناو کۆمەلگای ئێمە ئالێرەوە دەست پێکە ئێمە لە ناو کۆمەلگایکی زۆر نوێژین کۆمەلگایەکە زۆر خێرا شتەکان تێ ئەپەڕێنە کۆمەلگایەکە تەکنەلۆژیا توانیوەتی هەموو جونگەکانی داگیر کات و لە سەعاتە تازەترین بەرهەمی دنیاگاتە دەستی من بۆی بیخوێنمەوە تەماشایکەم بزانم خەڵک گەیشتۆتە کوێ لە چۆن ممارەسەی دەسەڵاتەکرێ تازەترین باڵێن تازەترین هەڵبژاردننی تووشیا لە حاڵاتێکی تووشی چۆن نەتیجەکەی پێگا ئاش بە منەگا یعنی ئەم گرفتانەی کە ئێمە چاوەڕێ بکەین لە ناو کۆمەلگای ئێمە لەم شێوازە دروستکەنەمە پێم وایە جۆرێکە لە بابڵێن لە دواخستنی پرۆسەیە کە پرۆسەیەکی مرۆیە کە ناکرێت من ژیانی مرۆڤ دوا بخەم و چۆن لە کاتی خۆیان پرسیارەکە ئەمەیە ئایا کامەڵەبوونی مەسەلەی نەتەوایەتی لە کورد لە عێراقا دانەمەزراندنی دەوڵەتی نەتەوە و بە ئاکام نەگەشتنی مەسلەی ناسیۆنالیستی ئەو مافا ئەو ڕەوایەتیە ئەدا بە ڕۆشنبیر کە لە ناو حیزبابی و ئەجندای حیزبی جێبەجێ بکە و ناوی بنێتە ئەداکردنی وەزیفەی ڕۆشنبیر من ئەگەر کاکمێدەوەشی هەبێ من دەستخۆشیان لێکەم ئەگەر بتوانی بێتیان تیۆرەیەکیان بۆ ناسیۆنالیزم کردبێ تیۆرییان بۆ نەتەوەی کردبێ وەرە باسێری هەموو ئەدەبیاتیان کە سر بەت کە باسی ڕۆشنبیر جیاوازەکەین لە بینی سیاسی لە بینی نووسەر و ئەدیبە ئەم دوو حاڵتەی مەک باسی ڕۆشنبیرەکەنەوانی کە وەک خۆ دوتە تەم ڕەخنەگرا هەم چاودێرەوە هەم تیۆرەشی تیۆرە بەرهەمهێنێ ئەمیان جیاوازە نە چیرۆگە نووسێ نە شعرە نووسێەوە نە سیاسەتیشەکە بەڵکو تیۆرەیەکی دیاریکرا بەرهەمهێنێ چاودێرە و ڕەخنەگرێکە بەسەر ئەو ئەدایکە لە ناو کۆمەلگانی جۆرێک لە ئیستقلالێتێ ببورە من قاتع دەکەم بەڵام پێم خۆشە یەکشت لە بەرچاو بگری بە دەگمەن ڕۆشنبیر و نووسەر و ڕووناکبیری کورد دەبینی لێک باردەختی کردبێ بەختیار عەلی بە نمونە وەربگرە برادەرەکانی ڕەهەن بە نمونە وەربگرە و هەموو ئەو برادەرە هەموو تۆ چێ دەتوانانی خەیاڵکەی لە ڕۆشنبیرانی کورد لێک کادا ئەدیبن نووسەرن ڕۆشنبیرن شاعیرن ئەمە دەلالەتی چییە یعنی ئەمە دەلالەتی ئەوەیە کە لە کوردە ئاستی پەرەسەندنی ئەم کۆمەلگایە ئەوەیە کە ئەم ڕۆشنبیری بەرهەمێناوە ئاستی پەرەسەندنی نەخێ پەیوەندی بە پەرەسەندنی کۆمەڵاتی هەوەیە کاکە ئاستی پەرەسەندنی ئەم کۆمەلگایە لە ئاستێکدایە کە ئەم حزبەی بەرهەمێناوە ئەم جۆرە ڕۆشنبیرەتەی بەرهەمێناوە ئەم کاراکتەری بەرهەمێناوە لەم کۆمەلگایە تا ئێستا ینی مەسەلە ئەخلاقیەکان ژیان و ژیانی ئینسانیان لەبەرەوە لەم هەموو ماوەیە نەتوانرا با بڵێن دەسەڵاتی کوردی لەم هەموو ماوەیە نەیتوانی ئەو مؤسساتە زانستیانەی کە لەبەر دەستیاتی ئەو هەموو زانکۆی هەیەی بۆ نەیتوانی نوخبەیەکی ڕۆشنبیری ئەکادمی پێ بگەینێ بتوانێت تیۆرە بۆ کۆمەڵی مەسایلی لەو بابەتەکەزانچی کۆمەلگایەک لەو وەزعەتا بژی بۆ هەموو تەمەنەوە بەو هەموو مەساراتیە پەڕێ ناکرێمە بڵێن لەبەرەوەی کۆمەلگای ئێمە با بڵێن ڕۆشنبیری ئێمە چارە پەندە دەست بەرێ بۆ هەموو پنتەکان لەبەرەوەی تاکو ئێستا مەسئولیاتێکی زانستی لەناو زانکۆکاندا نیە تاکو تۆم حاڵەت من پێما بێتەوە ینی هەڵەیەکت بەسەر ڕابووبریتە لەوەی جارە باسی دەڵێ ئەم دەسەڵاتە هەموو زانکۆی لەبەردەستدایە ئەم دەسەڵاتە کە هاتۆتە سەرکار چەند زانکۆ لە کوردستان هەبووە لەم شارەدا زانکۆ نەبووە کە پایتەختی ڕۆشنبیری ئەم وڵاتێ بارمەتیت ئەم دەسەڵاتە تۆ قسە لە ئێستادا دەکەی ئێمە لە قۆناغی وێناکردن داین و ئەم لە 20 ساڵ لەمەوبەر هەتا ئەم لە حەزەیە لە قۆناغی وێناکردن داین ئەگەر قسەکە لەسەرەوە ئێمە دەمانتوانی باشتر وێناکەین بەڵێ ڕاستە ئەگەر قسە لەسەرەوە ئێمە دەمانتوانی لەمە باشتر بگرین و ئەم داهەرو دەرفەتانە باشتر بەدەست بێنی بەڵێ ئینشاڵڵا شەڕی وەرکوژنێ بووە بەڵام کاکە ئەم مەسەلانە تۆ جیاوازی هەیە لە بینی ئینسانێکی یۆتۆپی لەگەڵ ئینسانێکی واقعی جیاوازی هەیە لە بینی ئەوەی تۆ پرسێکی مەبدەئی بەتەنیا واقعی نییە یۆتۆپیا باس کرێ بۆ ئەو جۆرە مارەسەی کە تاکو ێستا دەسەڵات کردوتی مارەسەیەکی با بڵێن نامەنتەقیانە نەبووە لەگەڵ ئەو واقعی تێکەوتووە ینی بۆ ئیلا بێ جۆرێک لە ئەفکار تۆ باز لە هیومانیتی بکەیت باز لە ئینسانی بوون بکەیت بە جۆرێک لە یۆتۆپیا باز لەوە دەسەڵاتێکی باشە دەبێت دیموکرات بێت دەسەڵات لای ئێمە تاکوی ئێستا نخبەیەکی سیاسی معەنە کە تاکوی ئێستا ئەو لەسەرەوەیە لە ناو هەڕەمەکانیە گرفتەکە لێرە کاگاوەجیان تۆ کێشەکە لەوەیە ئەم نخبەیە
لێک شوێنی دیاریکراوی دەسەڵات نییە ئەم نخبێت تەنها لە پەرلەما بۆ نمونە ئەم نخبێت لە چوار دەسەڵاتەکەدا لەسەر چوار دەسەڵاتەکە نییە لە پەرلەمان و لە حکومەت و لە سەرۆکاتی هەرێم و لە دەسەڵاتی دادوەری نییە ئەم نخبەیە ئەم نخبە دەسەڵاتدارە ئەم نخبەیە بەشێکی لە هەڵەبجە بۆ کە ئیسلامیەکان بوون بەشێکی هێشتا لەم سلەیمانێت نیلی و سەوزە بەشێکی لە هەولێر زەردە یعنی واقعی ئەم دەسەڵاتە واقعێکە کە خەریتەیەکی یەکگرتووی نییە تا ئەم لە حەزەیە تۆ خەریتەیەکی یەکگرتوو نییە ناوی دەسەڵاتی بەڵام کاک سلێمان پرسیارێکی جەوهری ئەوەیە کە ئەگەر دامەزراوەی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئەگەر دەسەڵات لە هەرێمی کوردستانە نیەتێکی باشی بەرامبەر بە ڕۆشنبیران و بەرامبەر بە زانستە بێ لانی کەم دەکرا کۆمەڵێ دەستگای ڕۆشنبیری سربەخۆ بەدی بهێنە لانی کەم دەکرا زانکۆکان سربەخۆ بکرێ بەڵام ئێمە لە ئەزمموی 20 ساڵەیە ئەبینیوانە هەموو ئەو دەستگای ڕۆشنبیرانی کایانە بەشی هەرە زۆری بە شێوەیەک لە شێوەکان پەیوەزدارە بە حکوومەت یا بە وەزارە بە یەکێک لە دوو حیزبەکانەوە ئەمە تعبیر لە پرسیارەکەی من ئەمە تعبیر لە خەونێک و لە تەمۆحێکی بەردەوامی ئەم دوو حیزبە ناکە بۆ داگیرکردنی هەموو ڕۆشنبیران و هەموو پانتایە ڕۆشنبیرە جیاوازەکان خۆی لە هەموو دنیادا و تەموحی سیاسی هەر حزبێکی سیاسی ئەوەیە کە زۆرترین نخبەی لە دەورکۆ بێتەوە و ئەمەی عیب نییە وەگە تۆ بێت ئەمە عیبە نەخێر عیب نییە ولا لە لەیبەر پارتیەوە حتا ڕەنگە بۆ دەسەڵات عیب نەبێ بەڵام بۆ ڕۆشنبیران عیب نییە بەڕێی ئەگەر بۆ ڕۆشنبیرانی هەموو دنیا عیبە بۆ ڕۆشنبیرانی کورد عیب نییە چونکە لە پاڵ وەزیفە ڕۆشنبیرەکەدا تۆ بەرپرسیارەتێکی نیشتیمانیش لەسەرشانە پار بەرپرسیارەتی نیشتیمانەکەدا بەرپرسیارەتی ئەخلاقیش لەسەرشانە لە پار بەرپرسیارەتی ئەخلاقەکەدا تۆ بەرپرسیارەتێکی کۆمەڵاتیش لەسەرشانە بەرپرسیارەتێکی فەرەنجی و کەڵچەری و مەبدەئیش لەسەرشانە وەزیفەی ڕۆشنبیر تاوی من یەک زۆر وەزیفە نییە ئەو ڕۆشنبیرێکە لە خۆراوایە لە وڵاتێکە کە 400 ساڵ ئیمپراتۆریەتی هەبوو جیاواز لە وڵاتێکە 400 ساڵات پارچە و دابەشکراوە لەوەتی ئیسلام هەیە وڵاتە پارچە و دابەشکراوە دوو دەیە بەس نییە بۆ ئەوەی تۆ حکم بە ئەزمموی دانەی ئەگەر تۆ من ڕێزم هەیە بەڕاستیمە حتا گروپێکی بچووک لە ناو ئەدەبیات و لە ناو هونەر و لە ناو سینەمادا دوو دەیە بە ئەزمون دانانێن یعنی هێشتا ڕۆشنبیری کوردی ئەگەر پێی وایە دوو دەیە دوو قەرنا بەڕاستی ئەمە زیادە ڕۆیەکی زۆر گەورەی تێدایە من پێم وابێ واش تێدەگەم يعني ئەم عقلەی کە هیچ عیب نییە عقلی حزبایەتی عقلی حزبی کوردی جامعی دروست کردووە واردە و توقعش کراوە ئەم عقلە بە ئاسانی دەستبەرداری زانکۆ نەبێ و ئەم عقلە بە ئاسانی دەستبەرداری بەرژەوەندەکانی نەبێ عقلێکە پێشمەرگایەتی ئەم عقلە بۆ چونکە پێشمەرگایەتی بۆ کردووە شەهیدی بۆی داوە قوربانی داوە و بێ حەق خۆی دەزانێت بەڵام دەبێ ئەچی بەڕێی من لێرەدا دەبێت گروپبندیەکە بێ لە بینی ڕۆشنبیری ناو حزب ڕۆشنبیری دەروی حزب لەنێ هەموو ئەو کانەی هەموو ئەو کارکتەرانەی کە وەکو یەک بیر دەکەنەوە بۆ ئەوی بتوانین ڕیفۆرمزە ئەم کۆمەڵگایە بگەین چونکە کە من ناو حزبدا ڕۆشنبیرم ئەرچی بەختیار عەلی و برادەرەکانی نییە ئێمە بەخائینکەن یان بەبعسیکەن و ئەرچی منیش نییە بۆوان بڵم تۆ ڕۆشنبیری نوێ تۆپی لەبەرەوە من پێم وابێ ئەمەلانی کەم دەتوانین واز لەم چەلەحانەیە بێنین کاک ئاوادرەخنێک کە ڕوبەڕووی ڕۆشنبیران و نخبەکانی دەرەوەی حیزب بێتەوە ئەوەیە کە ئەمانە بەردەوام بە کۆمەڵێک تیۆر ڕوبەڕووی واقع بنەوە ئەوەی کە واقعی پێخوێنەوە مفرداتی واقعی و پێویستەکانی ناو واقعی و بابەت خۆی نییە بەقەدەوەی کۆمەڵێک تیۆرە کۆمەڵێک نەزەریاتەکە لە واقعێکی تر و لە سەردەمێکی تر و لە ژیانێکی تری خۆر ئاواییە پەروەردە بووە سەر بەخۆی زانکۆکان بیناکردنی حکومەت دام و دەستگای سەقافە مجتەمەعی مەدەنی ئەمانە لە ناو دنیای تیۆرا جوانە بەڵام کە دیتە سەر واقعی کوردی تعامل لەگەڵ مفرداتی واقعی کوردی و دەسەڵاتی کوردی و عقلی کوردیان ناکەن بنا لەسەر نەزەریات قساکەن کاک قسە لەسەر نەزەریاتەکەگویان دیارە تیۆرەت مەسەلەیەک نەتازە بێ پێیوەست بێ بە کۆمەلگایەوە ئەمە یەکێک لە خاڵەکان دووەمیشان ئێمە خۆشبەختانە لە دنیاکە ژین دنیاکە گلۆبالیزەی کراوە ئەنی دنیاکە هەمومان لە یەک لەحظە وەکو یەک دەتوانین قسە بکەین وەکو یەک شت ببینین وەکو یەک ممارەسەی حاڵەتەکان بەڵام سەرەوەی یعنی ئەگە تۆ بەراوردی ئەم دۆخە بکەی دۆخی کوردستان ئەوروپا و شاری ئینسانی کورد جیاوازە ئاین و زمینە و کاریگەری ئاین جیاوازە کاریگەری دەسەڵات و دامەزراوەی سیاسی جیاوازە عقلی ئینسانەکان جیاوازە عقلی ئۆپۆزیسیۆنی ئێرە و ئەوێ ینی هەموو ئەم جیاوازیانە لەبەر تۆ باس لەواکەی کاکمێتە سەری کە ئەزمونەکانی دنیا بکە کە لە بەردە دەمانە مەسەن دەوڵەتی چۆکو وەکو سربیا کە کۆسۆفۆی لێجا بێتەوە بۆ بۆستنەی لێجا بێتەوە ینی ئایا بە ئەزمموی ئێمە تێپەڕیون و بە هەمان شێواز مامەڵە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ ئەو دەسەڵاتە سیاسی گرتوانێتە دەزەکەن ئایا بە هەمان شێوە قۆرخی هەموو دەسەڵاتەکانیان کردو لە دەسەڵاتی خۆیانە باشترین نمونە باشووری سوودانە کە توانیان بە ڕیفراندۆمێک باڵێن لە نەخوێنەوارترین بۆقعی ئەم سەرزەمینە توانیان لە ڕیفراندۆمێکا لە دەوڵەتی چۆک و سوودانی بەرنەوە جابوونەوەی خۆیان ڕابگەێنن ئەمە تەئسیرێک شەرط نییە مسەقەفی جنوبی سوودان مسەقەفێکی زۆر تیۆری بێت و هاتبێت تیۆری بۆم حاڵەتە داڕشت بێ اینجا بگاتە ئەو ڕادێ و بڕیار لەسەر ئەو حاڵەتە بکە ئەمە جگەلەوەی ئەو هەموو تەئسیراتی تەکنەلۆژیا لەسەر عەقڵ و لەسەر بیرکردنەوە و لەسەر
لەسەر هۆشی ئێمە هەیەی ئەم جی لە نوێ وەرە پێم بڵێ کام جیلێ ئەتوانی تۆ بڵێ تازەترین ئەفکار هەیە لە دنیا لە ڕۆژانە پێی نەگا تازەترین شت هەیە بەری نەکەوێت لەگەڵ ئەوە شاتۆ شتێکەیە لە ناو کۆمەلگای ئێمە ئایا ئازادی شتێکە تۆ بڵێ ناتوانم قسەی لەسەرکەم ئایا مەسەلەی حەقی ژیان با بڵێن لانی کەمی ژیان شتێک نییە من مەتوانم تیۆرەی بۆ بکەمە مەسەلەی تیۆرە نییە لێرە مەسەلە هێشتا ناتوێتە سەر بڵێن کێشمەکێشی بینی ڕۆشنبیر و کێشمەکێشی بینی دەسەڵات و ڕۆشنبیر ئێستا کێشمەکە لەسەر ژیانە تاکوێسا لە کۆمەلگای ئێمە ئەژنا کێشمەکێشە قورسەکان هێشتا لە بەردەم کۆمەلگای ئێمە ماوە کە پێم وایە زۆر سەخترە کە لەسەر داواکردنی نانێک ئەگەر تەقە لە خەڵک بکرێت پێم وایە لەو کێشمە لەوانەیە دەیەها کە داها ڕۆشنبیری تات لە ناوچێت ئەنی گرفتەکە لەوە هێشتا بەڵام کەواتە ئەمە ئەو پرسیارە بکەم لەنە ئەم چارچێوەیە کە شەڕی ڕاستەقینە لە کۆمەلگای ئێمە شەڕ بێ لەسەر ژیان لەسەر مانەوە لەسەر نان لەم چارچێوەیە وەزیفەی ڕۆشنبیر چییە؟ وەزیفەی ڕۆشنبیر وەک تعریفە سادەکەی یەکەم چاودێریکردنە دووەم ڕەخنەگرتنە لە هەموو ئەو حاڵەتە نەشازانەی کە لە ناو کۆمەلگار ڕوایە بە تایبەتی لە بەکارهێنانی خراپی دەسەڵات بۆ مەبەستە تایبەتەکانی خۆی قۆڕکردنی هەموو پنتەکانی کۆمەلگا لە ناو بیرکردنەوەی لە ناو با بڵێن چوارچەوەیکی تیوبێکی سیاسیە بۆ نمونە وەک نمونەوەری لە ناو حیزب ئەتوانێت ئەمڕۆ لە ببینێ زۆر بە کورتی ڕۆشنبیر من پێ لە واقعی کوردیان ڕۆشنبیر زۆر زەحمەتە بتوانێت لە ناو حیزب ئەم ڕۆڵە ببینێت لەبەر ئەوەی پێم وانێ پارتی سیاسی لای ئێمە گەشتا عقلی گەیشتبێتەوە ڕادەی کە ڕێگە بە ڕۆشنبیری خۆی ڕەخنەی لێ بگرێ بەسەرکردەکەی پێ بڵێ تۆ بتوانێت پێی بڵێ ئەرێ تۆ کەی تاکەی ئەو کورسێ چۆڵ ناکەی 56 ساڵە لەسەر ئەو کورسێ دانیشتووی یعنی ئەم ڕۆڵە زۆر زەحمەتە تۆ بڵێ لەناو حیزبی سیاسیا ڕۆشنبیر بتوانێت لەناو حیزبی سیاسا ڕۆڵی چێکتێ ئەگەر چی ڕێیەکی واه بۆ زۆرێ لە ڕۆشنبیران لەسەر پاڵتێنانەکرد من پێم وایە جیاوازی کەوتم لێ لەگە بیرڕەکانی کاک ئاوات دەربارەیەوە بەڵام من پێم وایە فعلەن ڕۆڵی ڕۆشنبیر دەبێت ڕۆڵی چاودێریکردن بێ ڕۆڵی ڕەخنەکردن بێ ڕۆژی ئەخلاقی و هیومانی بێت لە بەشداریکردن و پێشبردننی ئەم کۆمەلگایە دەبێت شەڕ بێ لەسەر ئازادی شەڕ بێ لەسەر نان دەبێت شەڕ بێ لەسەر لەسەر ئاستی تیۆر ڕەنگە هەمومان لەسەری بەڵام پرسیارەکە ئەمەیە یعنی وەزیفەی ڕۆشنبیر لە ناو حیزبی کوردی و لە ناو دامەزراوی دەسەڵاتە کوردستان و ئەتوانێت ئەم ئەرکە ئەدا بکات بەڕێی من بەتەنێ ناتوانێت پێویستی ڕۆشنبیر بێ وەکو یەک پاکستە تەماشاکەی هەم ڕۆشنبیر ئەوەی کە لە ناو حزب ڕۆشنبیرەوە ئەوەی لە دەرەوەی حزب ڕۆشنبیرەوە ئێمە دەبێت بە شێوەیەکی یەکگرتووی تەماشا ئەم مەسەلەیەکەین ئەگەر ڕۆشنبیری کوردی ئەگەر ڕۆشنبیرانی کورد بەو توانە و تااقەتەکەمەی هیانەوە پارچە پارچەیەکی بەسەر حزبەکانی دەدا بەشکەی بەسەر سەربەخۆ سەربەخۆی دەدا بەشکەی لە ڕاستیدا جێگەی ئەسەفێکی نیشتیمانی گەورەیە بەڵام من پێما بێ یەک قسەی دەمەوێت یەک قسە بۆ سەر یان یەک ملاحەزە بە ڕێیەکی کاک ئاوات کە من لەگەڵی دابووم تاواکەم ڕۆشنبیر هەموو ئەو ڕۆڵانە هەیە بەڵام ڕۆشنبیر ڕۆڵی بەخائینکردنی گشتی نییە کاکە ڕۆشنبیری ئێمە ڕێگە بە خۆی دەدا لە بەخائینکردنی گشتدا قسە بکە بۆ نمونە مەسەلەن خەڵکەیە هەموو یەکێتی بە مێگە دەشوپێنێ هەموو یەکێتی بۆ نمونە خەڵکەیە هەموو یەکێتی بە مەچینەی بەرهەمێنانی فاشەت شوپاندەوە بۆ نمونە سێ ڕۆشنبیری ناسراوی ئەم وڵاتە ئەم تێزایان گوتووە یەکێک لە ڕۆشنبیرە ناسراوەکانی ئەم وڵاتە دەڵێ یەکێتی وەکو بەعزوایە کاکە قسەکە لەسەر ئەوەیە ئایا ڕۆشنبیر بەو زمانە گشتگیر و پەلاماردانە گشتە قسە دەکایانە ئەگەر ڕۆشنبیر بێ ڕقنە لە حزبەکەی من بگرێ و بڵێم حزب پێویستی بە ڕیفۆرمە دەڵم بەڵێ ڕاست دەکەی تۆ وەرە یارمەتیم لێریشت نەچێت لە ناو شاری ئێمە کە تۆ ئەو قسەیەکەی دەدانە ئینسان کوژراوە بەبێ ئەوەی خەمساردیەکی زۆر هەیە بەرامبەر بە خوێنێ و کەسانە ئەی تۆ چۆن لێرەوە توانی بڵێ حیزبەکەی من نەتوانم ڕخنەی لێ بگرم لە کاتێکا لەسەر جادەکانی لەسەر داواکاریی بەسیط کە چاکسازیە و هەموو ئینسانە کوژرێ بەبێ ئەوەی دەنگێکی لێوە بێ بەبێ ئەوی ناڕزایەتێک دەبەرز بکرێتەوە لەگەڵەوە شەپاداشتی بکوژەکانە تو ئێستا ڕۆشنبیر کسایشی دەسەڵات دەکەن ڕخنە دەگری تۆ ناتوانانی تۆ ئێستا ڕخنە دەگری ینی من دەبێت واقعەکە خۆی بینین نەمن لە ناو حزبێکی سیاسی وەزیفەمە لەسەر هەموو شتێکی دەسەڵات پاکانە ئەوە بکەم بەرگری بکەم نەتۆش ئەوەیە ینی بەڕاستی تەواو ناتا بریتین لەوەی بەس باشە ببوورە کاک بە من پرسیارەکە دەکەم ئەو قسەی کاکاوات وتی بە شێوەیەکی تسیاخەکەمەوە ئەو سەرپێچانی کە دەسەڵات و دامەزراوی سیاسی لە کوردستانێکە و لە ناوی چێتی نیشتیمانی کوردستان کە جەنابەت ڕۆشنبیر و کادرێکی ئەو حیزبەی بۆ نخبەی مستەقف لەناو ئەم حیزبەیە لە ڕخنەکردنی ئەم حیزبە بێدەنگە لە کاتی سەرپێچیکردنیەکان لان یەکەم لە کاتی خۆپیشاندانەکان و گرتنی کۆمەڵی خەڵک و هەتا دوایی بەلەوەی وەڵامی ئەو پرسیارە بێتەوە ناوبڕێکمانەیە بینەرانی بەڕێز پرۆگرامەکەمان بەردەوامە بەڵام دوای ئەم ناوبڕە